پێشمەرگەستەم لێکراوەکان فەرمانبەران و موچەخۆران هاوڵاتیان و کاسبکاران سەرجەمچین و توێژەکان ستەمی ئەم دەسەڵاتە ستەمکارە ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت و ژیانی تەواوی هاوڵاتیانی پەخستووە بۆ بەرەنگاربوونەوەی ستەمکاریەکانی دەسەڵات سبەینێ کاتژمێر دەیسەر لە بەیانی لە بەردەم باخی گشتی خۆپشاندانی جەماوەری دەست پێکات سبەینێ ڕۆژی هەڵوێستە و هەمومان بەشدارە بین. ئەنجومەنی ناڕەزایەتیەکانی 2/12/2020 کێتان لەگەڵا چۆن ئامادەکاریتان کردو خۆپشاندانەکان وای مۆڵەتان وەرگتون؟ ئێمە لەوەتای 6 ساڵە لە شەقام خۆپیشاندانەکەین یە خۆپیشاندانی ئێمە مۆڵەت یەبووە ئەوش 27 ساڵی 2016 بووە هەموو خۆپیشاندانەکانی ئێمە بەبێ مۆڵەت بووە پێمان وایە خۆپیشاندان ناڕەزایەتی لە زۆربەی وڵاتانی دنیای مۆڵەتی ناوێ حکوومەتی هەرێمی کوردستان بە چی مۆڵەتێ بە چی یاسایەک موچەی هاوڵاتیانی بڕیوە تا ئێمە بە یاسا ئەمەڵی یاسایی لەگەڵ ئێمایەکە ئەو یاسایەکی ستەمکارانە لە ساڵی 2020 تا تەنها 4 موچەی یاوە بە کام یاسا موچەی خەڵگەبرێت تا داوای مۆڵەت و یاسا لێمە بکات سبەینێ کاتژمێردا وەکو لە نووسراوەکە ئاماژەی پێکرا کاتژمێردا لە بەردەم باخی گشتی دەست پێکەین و سبەینێ بڕیارەیان بۆ کوێ بچێت داوا لە سەرجەمچینی توێژەکان ئەو پەرلەمانتارانەی کە لە هۆڵی پەرلەمانە دەنگیان دەربڕی هیواداری نەڕەزایەتیەکان میگۆستنەوە بۆ شەقا سەرجەمچین و توێژەکان بەشدار بن ئەمە تایبەتێ مامۆستایان چکم کێشەکانی موچەخۆران یاخود قەیرانی دارایی سەرجەم کۆمەلگای گرتوتەوە.